لەناو باس و خواس و قەیرانی دارایی و سیاسەکاندا ژیانی ئاژەڵ و باڵندە کێویەکانیش لەبیر کرابوون. بەڵام ژمارەکانی پۆلیسی دارستان و ژینگە نیشانی دەدات ئەمانیش ساڵی 2016 ساڵێکی پڕ لە نەهامەتیان بەڕێ کردووە بەدەست ڕاوچەکانەوە. بە جۆرێک لە ساڵی پاردا 530 ڕاوچی لە کەژ و کێوەکانی کوردستاندا دەستگیر کراون لە کاتی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەدا. لە ماوەی ئەم ساڵا 530 هاوڵاتی تومەتبار دەستگیر کراوە لەسەر ڕاوی جۆراوجۆر. جۆری ڕاوەکانش بەم شێوەیە بووە: 208 هاوڵاتی لەسەر ڕاوی باڵندەی کێوی، 16 هاوڵاتی لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی، 130 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی، 14 هاوڵاتی لەسەر دروستکردنی غەڵوس، 47 هاوڵاتی لەسەر داربڕین کە لە کەژوچێوەکان داریان بڕیوە، 80 هاوڵاتی لەسەر زیادڕەوی، 35 هاوڵاتی لەسەر کەوتنەوەی ئاگر. ئەوانەی کە مۆڵەتی ڕاوکردنیان نییە و دەستگیر کراون تەنیا ئەو ژمارەیان کەوتۆتە بەردەستی پۆلیسی دارستان، چونکە خەرجی و نەسریان لە بەردەستان نییە. مەفرەزەکانی پۆلیسیش نەیانتوانیوە وەک پێویست بچنە هەموو ئەو شوێنانەی کە ڕاوچەکان بۆی چوون. بەڵێ ئەم ئامارانی 2016 لەگەڵ پار ساڵە 2015 دیارە بێگومان ئەوەی مای خۆشحاڵیە کەمی کردووە، لەبەر ئەوەی لە 2015 740 هاوڵاتی دەستگیر کراوە، بەڵام لە ئێستا 530 هاوڵاتی دەستگیر کراوە. بێگومان ئەم 530 هاوڵاتی کە ئێستا دەستگیر کراوە بەرپرسی تایە و خەڵکی ئاسایشی تیا، بەڵام لە هیچ کاتێک ئێمە پرسیار ناکەین چ لایەن و چ ڕەنگێک بێ، ئێمە بە تومەتباری ئەزانین ڕوبڕووی یاسایانەکەینەوە. قەدەغکردنی ڕاوی ماسی و پاراستنی دەریاچەکان یەکێکی ترە لە ئەرکەکانی پۆلیسی دارستان کە دەڵێن لە ساڵی پاردا دەستیان گرتووە بەسەر نزیکەی 2 تەن ماسی ڕاوکراودا و 400 ماسی زیندویشان دوای دەست بەسراگرتن گەڕاندۆتە نێو دەریاچەکان. بەڵام لەسەر ڕاوی ماسی ڕاوچەکان قسەی جیاوازیان هەیە. نەگەرای چیەکەن بۆمان، نە کەسێ هەیە بپرسێتەوە ئیلاوەنێ مەنعیەکەن، ئیلا بەرگری ماسیەکەش ناکەن، لێدا ڕوا بۆ ئێران و بەسیترین شتە کوژرێ. داوامان لەو بەرپرسانە هەیە ئەوەی پێیوە دەنگمانە بێن سەردانی بەحرەکە بکەن، خەڵک فەقیرە ناژی ئەختیاجە مختیاجە ئیدارەوەوە سەری ئەمەوە هیچ ئیشێک نییە دیکە. ڕاوکردنی باڵندەی کێوەکان بەرزترین ئاسی تۆمار کردووە لە ئامارەکەی پۆلیسی دارستاندا. بە جۆرێک 208 ڕاوچی لەسەر ڕاکردنی باڵندەکان دەستگیر کراون. وێڕای هەوڵە بەردەوامەکانی پۆلیسی دارستان و ژینگە ناشارێتەوە قەیرانی دارایی وای لێکردوون کە نەتوانن وەک پێویست پاسەوانی ژینگە و دارستانەکانی کوردستان بکەن. ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ڕاوچەکان تا زەفەر ببن بە باڵندە و ئاژەڵە کێوەکان. بابانە نۆرێ ناڕتی سلێمانی.